ئەمە ڕێگای دووسایدی حاجی ئۆمەران چۆمانە. 13 ساڵە حکوومەتە تەمەن 33 ساڵەکەی هەرێم لێی بووە بەچێ و بۆی تەواو ناکرێت. ڕێگاکە تەنها 2 کیلۆمەتری لێ قیرتاو کراوە و لەبەر گەندەڵیکردن لە پرۆژەکەش بەشێکی لێدار ماوەتەوە. بەڵاتی جادێکی تابڵی قەڵباڵغا جادێکی تابڵی ناخۆشە تقریبا ئەوە 8 ساڵە ئەو جادە بە تەمای دووسایدکردنی ئەو پرۆژە دەدێتی ئەو پادێت وەڵای نازم ئەو پادێت لیدی داوا لە حکوومەت یادێ کوسانگە خەمەکمان لەبۆ لێ بخۆ جارێ دستانان بەڕاستی ئەوە ڕێ نییە ینی خوا ناڕۆمە پێ دەکە دەکە چ لێ نێ لێ ئەچی ڕووبار و لێ ئەچی کە دەڵانە جا خوا ناڕۆمە پێ دەکە خوا بەغەریب یەمیا دەکە بە کوردی ئەو جادەیە 18 کیلۆمەترە 13 ساڵە بەردی بناغی دانراوە 3-4 ساڵی دیشی دەوێن تا تەواو دەبێگە ئێستا بکرێتە واری جێبەجێکردن وەل حاصلی 17 ساڵی دەوێت 17 ساڵ یعنی هەر کیلۆمتر بە ساڵەشی دەکرێت ئەو حکوومەتە دەبێ دەست پێ بکە من داواش لە سەرۆکی هەرێم دەکەم کە حاجی ئۆمەران زێری لە دایکبوونی خۆیتی بەهانایەوە بێت و ڕێگای دووسایدی چاپ بکات و چیدی ئەو ڕێگایە ناوی لێ نەدرێ ڕێگای مەرێک خەڵک ڕۆژانە تووشی حادیسە دەبێت. ئەگەرچی ناوچەی باڵەکایەتی قوربانی زۆری داوە دەسەڵاتدارانی ئێستای هەرێم قەرزداری خەڵکو و ناوچەکەن کەچی ئاور لە ڕێگاوبان و دانیشتوانەکەی نادەنەوە هاوڵاتیانی ناوچەکە بوونەتە قوربانی ڕێگاوبانە خراپەکان. ئینسان ئەگەر زەمیری هەبی وجدانی هەبی بەتەمای ئیدارەدانی وڵات بی بەتەمای ئەوە بی دوو قسە وەڵامی ئەو قەزا گەورەی بداتەوە وەڵامی ئەو خەڵکی بداتەوە کە لە حاجی ئۆمەران هەتاوەکو چۆمان ئەو هەموو گوندە لەسەر ڕێگای بێ وەڵامێک هەبی بۆ خەڵکەی دەبێت سبینێ لە کاتی ئینتیخابێ لە کاتی دەنگدانێ بچی بە خەڵکی برێ من بە تەمامشتی چاکتان لێ بکەم دەڵێن جاوەڵا بە جادەکەتوە دیارە 2 کیلۆمەتر بە 13 ساڵان بکرێ ئەدی پێش 13 ساڵان حکوومەت نەبووینە کابینەیەک لە دوای یەکەکان هاتون هەمویان خەدریان لەو منتقەی کردیان ئەو دەڤەرە دەڤەرێکی پڕ لە بەرەکەت دەڤەری باڵەکاتی دەڤەری شۆڕش و دەڤەری کۆڵنەدان و دەڤەری ئەو هەموو تەضحیە و قوربانیە ئەو جا ئەوە وەڵامەکانە لە بۆ ئەو خەڵکەی با خەڵکەکە وەڵامداتەوە با بە خۆشیان وەڵامدانەوە. لە ساڵی 2011 پرۆژەی بەدووسایدکردنی حاجی ئۆمەران چۆمان چووەتە بواری جێبەجێکردنەوە درێژیەکەی 17 کیلۆمەترە. لە ساڵی 2013ەوە کارکردن لە پرۆژەکەدا وەستێنراوە لە 2 ساڵی ڕابردووشدا ڕێگاکە تەنیا 2 کیلۆمەتری لێ قیرتاو کراوە. ماوەی 13 ساڵە بەردی بناغی بەدووسایدکردنی حاجی ئۆمەران چۆمان دانراوە بەڵام پرۆژەکە تەنها لە نێوان بەڵێندەران دەستی بدەستی پێکراوە و هاوڵاتیان بەم جۆرە بەدەست قەرەباڵغیەوە دەناڵێنن بەرپرسانیش بەڵێنەکانی خۆیان نەبردۆتە سەر. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران.